الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة وسلاما دائما أبدا بدوام ملك الله، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان إيمان داران، سلام خواهی گورتان لسر بێ. ئیسرا و میعراجی پێغەمبەری ئازیز و خۆشەویست یەکێکە لەو معجزە گەورانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بە پێغەمبەر درا و بە هیچ پێغەمبەرێکی تر نەدراوە. نیعمەتێکی گەورەیە بەسەر پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئەو نیعمەتە بە هیچ مەخلووقێک لە مەخلووقەکانی پەروەردگار نەدراوە، بە فریشتە و پێغەمبەرانیشەوە. نامەوێ بڕۆمە سەر تەفاسیلی ئیسرا و میعراج و شەوڕەوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام ئیسرا و میعراجی پێغەمبەری خوا کە لەم مانگە پیرۆزا بوو ڕوویە، کۆمەڵی ڕیسالە و پەیامی گرنگی تایە بۆ ئومەتە نازارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەکێک لەو پەیامانە ئەوەیە گەورەی و نەجابەتی و جوامێری حەزرەتی ڕەسوولی ئەکرەمی تایە کە ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم خوا خۆی بنێرێ بە دوایە، بڕاقی بۆ ئامادەکە، دەعوەتی کا بۆ لیقای خۆی کە بۆ هیچ پێغەمبەرێکی نەکردووە. گفتوگۆی لە خزمەت پەروەردگارە بکە، خوا قسەی لەگەڵا بکە. قسەکردن لەگەڵ پێغەمبەرانی ترا بووە، بەڵام ئەم گفتوگۆی پێغەمبەرە لەگەڵ خوا گفتوگۆیەکی تایبەتی بووە، وەک باقی گفتوگۆکانی تر نەبووە لەگەڵ پێغەمبەرانی ترا. کەواتە یەکێک لەو پەیامانە، یەکێ لەو ڕیسالانەی کەوا لەم موعجیزا گەورە هەیە، من و تۆ ئەبێ هەمیشە سوپاسگوزاری پەروەردگار بین کە ئومەتی ئەم پێغەمبەرە نازدارەین و بەهۆی ئەم پێغەمبەرە نازدارەوەیە ئێمە بەڕاستی گەورەترینی هەموو ئومەتان و باشترینی هەموو ئومەتانین. کاتێکەوە لە ڕێباز و منهەجی ئەو پێغەمبەرە بڕۆین و لە سونەتەکانی لا نەدەین و بەگوێی بکەین من ئەطاع الرەسوول فقد ئەطاع الله، ئەطیعوا الله وأطیعوا الرەسوول. ئیطاعەی پێغەمبەر ئیطاعەی خوایە، ئیطاعەی خوا و پێغەمبەر بە یەکۆیە. خۆشەویستان، یەکێتر لەو پەیامە گرنگانەی ئیسرا و میعراج کە بۆ ئومەتی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم ڕیسالەی نوێژ و واجببوونی نوێژە کە خەڵاتێکی خوایی بوو بۆ پێغەمبەر و ئومەتی پێغەمبەر، بۆ ئەوەی هەمیشە لە مناجاتا بن، هەمیشە لە گفتوگوا بن، لە حوزوری پەروەردگارە مناجات و دوعا بکەن، قەت نەبڕێن لە گفتوگۆ لەگەڵ پەروەردگارە، هەمیشە لە خواوە نزیک بنەوە، هەمیشە داوە لە خوا بکەن، هەمیشە لەگەڵ خوا بن، هەمیشە یارمەتی و ڕەحەمات و تەجەلیات و فیوزاتی خوا لەسەر سەریان بێ، لەسەر وڵاتیان بێ، لەسەر دڵ و دەرونیان بێ. پێغەمبەری نازدار لەو سەفەرە مبارەکەدا خوای تەبارەک و تەعالا دوای بەخێرهاتنی گەرم و کە فەرمووی السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته، کە ئەم سەلامەی لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم، خوا خەڵاتی پەنجانوێژی پێدا پاش گفتوگۆ لەگەڵ حەزەتی موسا گەڕانەوەی بۆ حوزوری پەروەردگار بۆی کرد بە 5 نوێژ خێری 50 نوێژ. ئەم نوێژەی کەوا ئێستا من و تۆ ئەیکەین ڕیسالە و پەیامی ئەو شەوە پیرۆزەیە کە خوا بە پێغەمبەری خەڵات کرد و بە ئومەتی پێغەمبەری خەڵات کرد.
نوێژ لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڕاستی زۆر گەورە و پیرۆزە. لە 83 ئاەت تا باسی گەورەی و پیرۆزی و مبارەکی نوێژ کراوە. بۆیە عولەما و زانایان ئەفەرمون گەورەترین عیبادەتێک لە ئیسلامە کە خوا دیاری کردبێت نوێژە، لە هەرچی عیبادەتە گەورەترە. بۆیە من و تۆی مسلمان ئەبێ هەمیشە و دایم ئەم پەیام و ڕیسالەی پێغەمبەری خوا کە نوێژە لە ئیسرا و میعراجە بۆ من و تۆی هێناوەتەوە، ئەم خەڵاتە خواییە ئاگامان لێ بێت. نوێژ پێغەمبەر ئەفەرمێ الصلاة معراج المؤمن. ئەتەوێت دائیمە لە میعراجا بی، ئەتەوێت دائیمە گفتوگۆ لەگەڵ خوا بکەی، نوێژ بکە. وەک چۆن پێغەمبەر تەشریفی برد بۆ حوزوری پەروەردگار، ئەم خەڵاتەی هێناوە بۆ ئەوەی هەمیشە خۆی ئومەتەکەی لە میعراجا بن، لە گفتوگۆ بن لە حوزوری پەروەردگارە. نوێژ میعراجی ئینسانی مسلمانە. نوێژ ئەوەندە گەورەیە لە ئیسلامە و باخی پێدراوە. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم أول ما يحاسب العبد عليه الصلاة. یەکەم شتێکەوە بەندەکانی خوای لەسەر محاسبە بکرێ و پرسیاری لێ بکرێ لە ئوموراتی عیباداتە نوێژە. جا ئەگەر لە ئیمتیحانی نوێژە دەرچێت ئەوانی تر ئاسانە، ئەگەر لە ئیمتیحانی نوێژە بکەوێ بەڕاستی لە هەموو مادەکانی ترا ئەکەوێ و بەدبەختە بێ و خەسیرە دنیا و الآخیرە بێت. نوێژ یەکەم محاسبەی عەبد کە لەسەری ئەکرێت لە قیامەتا نوێژە. بۆیە حەزەتی کاک ئەحمەدی سلێمانی دەرەجاتی عالی بێ لە مەکتوباتە ئەفەرمێت نوێژ بۆ ئینسان ئەزانن وەک چی وایە، وەک سەری ئینسان لە جەستەی ئینسانە. ئەگەر ئەم سەرە لە جەستەی ئینسان لێکەیتەوە ئینسان ناژی، ئینسان بەڕاستی بێ نوێژ نابێ. ئەگەر نوێژی لێکەیتەوەنی بێدین و کافرە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت الصلاة عماد الدین فمن تركها فقد هدم الدين. نوێژ بەڕاستی کۆڵەکەی دینە و ڕاگری دینە، سەرە لە جەستا، یعنی سەری ئیسلام نوێژە کە تۆ لێت کردەوە ماناوێ دینی خۆتت ڕوخاندووە، دینت هەدم کردووە، کۆڵەکەی دین و ڕوخاندووە. نوێژ لە کاری فریشتەکانە. نوێژ لە کاری فریشتەکانە. پێغەمبەری خواوەشەوە چوو بە ئیسرا و میعراج، کۆمەڵە فریشتەی بینی هەمیشە لە ڕوکوع بوون، نوێژ ڕوکوعی تایە. کۆمەڵێکی یاریبینی لە قیاما بوون، تەحمید و تەقدیس و تەمجیدی پەروەردگاریان نەکرد، نوێژ قیامی تایە ڕوکنێکە. کۆمەڵێکیانی بینی لە سوجدا بوون، سبوح القدوسیان نەکرد، نوێژ سوجدەی تایە ڕوکنێکی نوێژە. کۆمەڵێکیان لە تەحیاتا بوون، هەر کۆمەڵێکیان کەواتە نوێژ کاری فریشتەکانە. هەر موسڵمانێک نوێژی بەڕێک و پێکی کرد ئەنجامیدا دڵنیابن وەک فریشتەی لێتێ و بەرزتریشی لێتێ. چونکە ئینسان خودی ئینسان ئەگەر موسڵمان بێ و ئیماندار بێ، خوا ئەوەندە ڕێزی لە ئینسان گرتووە لە فریشتە بەڕێزتر و گەورەترە کاتێک کە ئیماندار بێ. بەڵام کە ئینسان یاخی بوو، مولعید بوو، بێدین بوو، ئەوە بەڕاستی لە شەیطان پیستر و نەکبەترە. خۆشەویستان، الصلاة نور المؤمن. نوێژ نوری ئینسانی مسلمانە. بۆیە پێغەمبەر ئەفەرمێت هەستە لە شەوا دوور کات نوێژ بکە بۆ زوڵمەت و تاریکی ناوگۆڕت، بۆ تاریکی قیامەتت، بۆ ناڕەحەتیەکانی قیامەتت. پێغەمبەری خوا فەرمێت صلاة الرجل نور في قلبه فمن شاء منكم فلينور قلبه. نوێژ نوری دڵی ئینسانە، هەر کەس لە ئێوە ئەیەوێت دڵی نورانی کات بە نوێژ بکات. بۆیە یەکێک لە صیفەتی بەرزی سەحابەی پێغەمبەری خوا نوێژکردنی زۆر بوو. بۆیە خوا لە وەصفیان ئەفەرمێت سیماهم في وجوههم من أثر السجود. نوری دڵیان دابووی لە ناو چاویان. خوا ئەفەرمێت
ئەسەری سوژدە و کاریگەری سوژدە لە ناو چاوانانە دیارە کە نووری ئیسلام و نور و ڕۆشنایی پەروەردگار و فیوزات و ڕەحمەتی پەروەردگار بوو. و هەروەها نوێژ زکرە، خوا بە گەورەترین زیکرەکان ناوی بردووە، وەلا ذیکر الله ئەکبەر. ولەما متفقین ئەفەرون ئەو ذیکرە نوێژە. نوێژ دوعایە، داواکردنە، پاڕانەوەیە، مناجاتە لە حوزوری پەروەردگارە. خۆشەویستان، سوورەتی فاتحە یەکێ ناوەکانی دوعایە. فەتحە سەرکەوتنە، نەسرە خۆشبەختیە، سەربەرزیە، عیززەتە. بۆیە تۆ لە ناو نوێژە سوورەتی فاتحە خوێنی. کاتێک ئەو عەبدە کە ئەڵێ بسم الله الرحمن الرحیم، یعنی خوایە بە ناوی تۆوەکەوە میهرەبانی بەسۆزی خاوەنی ڕەحم و بەزەیت، خوایە ئەو ڕەحم و بەزەیە بڕژێنە بەسەرما. کاتێک ئەڵێ الحەمد لله، ئیقرارە بەوەی کەوا خوا خوای تۆیە، حەمد و سەنای خواکەی لەسەر نیعمەتەکانی، سپاسی پەروەردگارەکەی لەسەر نیعمەتەکانی. ئەڵێ خوایە الحەمد لله رب العالمین، سپاس بۆ تۆ لەسەر هەموو نیعمەتەکان و خوایە بۆم زیاد کە، خوایە بەرەکەتی تێخە. کاتێکەوە ئەڵێ الحەمد لله رب العالمین الرحمن الرحیم، خاوەنی ڕەحمان و ڕەحیمیت، صیفەتی ڕەحمان و ڕەحیم پەروەردگارە، خوایە بە ڕەحم و میهرەبانی خۆت بەدبەختم نەکەی، ڕەحمم پێ بکەی. الرحمن الرحیم مالکی یوم الدین، ئیقرارەکەی کە خوای گەورە خاوەنی موڵکە، خاوەنی دەسەڵاتە. ئەی خاوەن دەسەڵات، ئەی خاوەن موڵک کە هەمووی هی تۆیە، من ئیقرارەکەم کە تۆ خوای من و خوای کەون و کائیناتی. خوایە بەزەی بە حاڵ ما بێتەوە. نزاو دوعاەکەی لە دڵا بە نیەتی مالکی یوم الدین، کە ئیقرارەکەی بەوەی کەوا مالکی یوم الدینە. ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، خوایە گیان من بەس تۆ پەرستم و داوت لێ ئەکەم بە ڕەحم و میهرەبانی خۆت یارمەتیم بدەی لەسەر پەرستنی بەردەوامی خۆت، ئیستیقامەم پێ بەخشی. اللهم ارزقنا الاستقامة. خوایە داوای یارمەتی هەر لە تۆ بکەم، هەر محتاجی تۆ بم، محتاجی نامردم نەکەی. ئیاکە نەستەعین اهدنا الصراط المستقیم. دوعاکەی خوایە لەسەر ڕێگەی ڕاستدان بنێی، کاری خراپ نەکەم، کاری چەوت نەکەم، کاری بەدفەڕی نەکەم. صراط الذين أنعمت عليهم، ڕێبازی ئەوانەی کەوا نیعمەتی خۆت ڕژاندەوە بەسەریانە، کە کێن ئەوانە؟ کە خوا ئەفەرمێت نەبیین و صدیقین و شوهەدا و صالحینە. اینجا دوعاکەی خوا بتپارێزیە لە کاری چەوت، کاری خراپ، ڕێبازی خراپ. غەیری المەغضوب عەلەیهم وەلا الضالین ئامین. خوایە لە ڕێبازی ئەوانە لامدا، گاور و جوولەکان، مولحید و بێدینەکان، ئەوانەی سەرگەردانن، ئەوانەی بەدبەختن، ئەوانەی کاری چەوتەکەن، ئەوانەی فەسادەکەن، خوا ئەوانە لە ڕێبازی ئەوانە دوور. ئەمە لە ناو نوێژایە، دوعایە، تو ئەپاڕێتەوە، کەواتە ئەمە گەورەی و پیرۆزی نوێژ دەرەخا، کە لەو ئیسرا و میعراجا لەو شەوا بە خەڵا درا بە پێغەمبەر و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕیوایەت کراوە لە عەزەی جیبرەئیلەوە سەلامی خوای لەسەر بێ، فەرمی مایەی خۆشبەختی ئینسان لە چیایە؟ فەرمی لە چوار شتایە. لە چوار شتایە: نوێژی بێغەفڵەت، ڕۆژووی بێغەیبەت، دڵی بێخەیاڵ، ڕۆزی حەڵاڵ. ئەم چوارە لە هەر کەسێکا بێ سەربەرزی دنیا و قیامەتە. خۆشەویستان، نوێژ ئەوەندە گەورەیە، حەزەتی قەتادە ڕیوایەتەکە ئەفەرمێت یەکێک لە پێغەمبەرانی بەنو ئیسرائیلی بە ناوی دانیالەوە، حەزەتی دانیال سەلامی خوای لەسەر بێ، ئەفەرمێت ئەگەر قەومی نوح نوێژیان بکردایە، خوا بە لافاو ناوی نەیەبردن. ئەگەر قەومی سەمود نوێژیان بکردایە، خوا بەڵای نەئێردانە سەریان. ئەگەر قەومی عاد نوێژیان بکردایە، خوای تەبارەک و تەعالا بای سەرسەری بۆ نەئەناردن. بۆیە پێغەمبەر ئەفەرمێت الصلاة أمان في الأرض، نوێژ
کۆڵەکەی ئەمن و ئاسایشی سەر ئەرزە. هەر کاتێک نوێژ لەسەر ئەرزان نەما دڵنیا بە بەڵاکاتە بەڵا ڕوو ئەکاتە سەر ئەرز. بۆیە ئەو مجتەمەعانەی کە زۆر بەڵا ڕوویان تێەکا سەیرەکەی هۆکارەکەی ئەوەیە کە نوێژ ناکەن، دوورن لە دین، سوجدە نابن. بۆیە لە کاتی نەبوونی بارانە، لە کاتی بەڵاو مصیبەتە، پێغەمبەر پێمانە فەرمێت پەنابەر نەبەر نوێژ، چونکە فەرمانی خوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر بەڵایەک، هەر ناڕەحەتێک، هەر خەفەتێک، هەر ناڕەحەتێک ڕووی تێکردایە یەکسەر نوێژی ئەکرد و ئەی فەرمووی یا بیلال ئەریحنا بالصەلات، یا بیلال ئەریحنا بالصەلات، ئەی بیلال دڵمان خۆشکەوە، بەڵاو مصیبەت لاچێ لە سەرمان بە نوێژکردن. خوا فەرمێت یا ئەیها الذین ئامنوا یا ئەیها الذین ئامنوا استعینوا بالصبر والصلاة. ئەی ئیمانداران، ئێوە داوای کۆمەکی و یارمەتی لە پەروەردگارتان کەن بە خۆگرتن، بە نوێژکردن. کەواتە خەفەتێک، بەڵایەک، مصیبەتێک، ناڕەحەتێک ڕووتێکە ڕووەکاتە وڵاتت، پەنا بۆ نوێژ بەرن. نەک لە کاتێکە پار و پێرار یەکسەر پەنایان برد مزگەوتەکانان داخست، ئەبوایە یەکسەر بیانتیان مسڵمانان فریاکەن دوعا بکەن، کۆرۆنا هاتووە دوعا بکەن، مزگەوتەکانان لە خەڵ داخست. ئەوە ناکرێ و بڵاو ئەبێتەوە وەکو ئێستش لا یەزال و بەردەوام حکومەتی وەهابی سعودی ناڵە خەڵ و باشتی و ڕێک و پێکی بڕوا بۆ عومرەکەی، بڕوا بۆ حەجەکەی، ئەو دوو حەرەمە شەریفەیان داخستەوە بەسەر خەڵکیا بە ڕێژەیەکی مەحدود خەڵک ڕادەژوورەوە. بڕۆ سەیری تاریخ کە لە سەردەمی هەر خەلیفەیەکی مسڵمانانە هەر بەڵایەک هاتبێ، بوومە لەرزە هاتبێ، دوژمن هاتبێ، یەکسەر خەلیفەی مسڵمانان وتێتی یەکسەر پەنا بۆ نوێژ بەرن، پەنا بۆ نوێژ بەرن، باخوا لە بەڵالاتاندا تەنها قەڵغانی بەڵغا نوێژ و سوجدەبردنە و دوعاکردنە. خەڵکمانەی هەتا ئێستا چۆی مزگەوتەکان ناکاڵێ نەک بڕۆم تووشی کۆرۆنا بم، کۆرۆناوەکو ماری سڕوایە لە مزگەوتا بێت پێیوەدا. خۆشەویستان، نوێژ ئەوەندە گەورە و پیرۆزە. حەزەتی قەدادە فەرمێت عليكم بالصلاة فإنها خلق المؤمنين. نوێژ ئەخلاقی مسلمانانە، ئەخلاقی پێغەمبەرانە، ئەخلاقی صالحینە. بۆیە ئاگاتان لە نوێژەکانتان بێ. ئەو کەسەی کە نوێژەکە بۆ معلوماتتان، نوێژی ڕێک و پێک، نوێژی بە پەلەنە، قەل ئاسانە کە دروکە داوا ئەرزا. نوێژ کە ئەڵێن نوێژ یعنی ڕێک و پێکی. فریشتە دوعات بۆکە، فریشتەی ئاسمان، فریشتەی ئەتپارێزێ و گوناهاکانتان ئەسڕێرتەوە. بۆیە خۆشەویستان، پێغەمبەری نازدارمان لە ئەخیر وەسیەتیشیە کە لە کاتی مەرگیا بوو لەو کاتا ئەی فەرموو ئینە للمەوتی لەسەکەرات، ئاخ لە ئازاری مردن، ئەی فەرموو ئومەتە نازارەکەم توخوا ئاگاتان لە نوێژەکانتان بێ، ئاگاتان لە نوێژەکانتان بێ، چونکە نوێژ مای سەرفرازی و ڕزگاریتانە. خۆشەویستان، نوێژ نوری ناوگۆڕتە، چرای دەستە، سەربەرزی دنیا و قیامەتە. ئەو نوێژە پێغەمبەری خوا کە بە خەڵات وەریگرتووە هەمیشە تەئکیدی لەسەر کردێتەوە و فەرمووی فەرقی بینی ئەمە و کافر نوێژە و فەرموویەتی ئەمانی سەر ئەرزە. ئەم پێغەمبەرانە لە ئاخیری وەسڵەیان فەرمووی توخوا ئاگاتان لە نوێژەکانتان بێ، ئاگاتان لە ئافرەتەکانتان بێ. نوێژێک نوێژە پێی ئەوترێ نوێژ کە بەڕاستی یەکەم لە گوناه بتگەڕێنێتەوە. ئین الصلاة تەنها عن الفەحشاء والمنکەر. نوێژێک نوێژە بەڕاستی مەنعی گوناهت لێ بکە. دەڵێن لە سەردەمی پێغەمبەری خوا کابرایەکە بوو دزی ئەکرد، نوێژی ئەکرد، تیان قوربان دزیمان لێ کرد، دەڵێن کەسێکە لەناو موسڵمانانە. پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر ئەو کەسە نوێژکە نوێژەکە دزی پێ تەرکەکات، ئەگەر بەڕاستی نوێژ بکات، پاش ماوەیە دزەکە دزی نەما. بۆیە پێغەمبەر لە فەرمایشێکە فەرمێت من لم تنه صلاته عن الفحشاء والمنكر أو كما قال فلا صلاة له. ئەوەی کە نوێژەکەی لە گوناه نەیگەڕێنێتەوە نوێژی دروست نییە. ناکرێت تۆ نوێژ بکەیت غەیبەت بکەیت،
ناکرێ نوێژ بکەی درۆ بکەی، ناکرێ نوێژ بکەی بوهتان بکەی، ناکرێ نوێژ بکەی خیانەت بکەی، ناکرێ نوێژ بکەی سونەتی پێغەمبەری خوا جێبەجێ نەکەی، لە معامەلا درۆ بکەی، زاڵمت خۆش بوویە پشتیوانی زاڵم بکەی، ناکرێ نوێژ بکەی پشتیوانی یەهود و گاور بی، ناکرێ نوێژ بکەی چەپڵە بۆ پاپای لێ و ئیستیقبالی لێ بکەی، ناکرێ نوێژ بکەی بەڕاستی ماڵە و مناڵە و جلوبەرگی شەرعیان لەبەرا نەبێ، ناکرێ نوێژ بکەی ئیلتیزامی دینی نەبێ، ناکرێ نوێژ بکەی بەڕاستی جیران و دەرو دراوسێ لە ڕاستی نەبێ، ئەمانە هەمووی ئەبێت لە گوناه بتگەڕنەتەوە. و هەروەها نوێژ فەرز و شەرط و ڕوکن و سونەتی هەیە. یەکێک لە مەرجەکانی نوێژ تەهارەتە، ئەڕۆیتە سەر ئاو ئاگات لە تارەتەکە بێت، چونکە زۆربەی عەزابی قەبر بەهۆی چی وەیە؟ ئەوەی کە نازانە تارەت بگرێ، ئاگاتانەوە بێ. یەکێ لە مەرجی نوێژ ئەوەیە دەست نوێژەکەت چۆن ئەگری، پشی لە شۆری نەکەی، دەم و چاوت چۆن نەشۆری، دەست چۆن نەشۆری، بۆ یاخێ شتێک بە دەست وێ لێ کەرەوە مەڵێ خوا بەڕەحمە، ئەمە مەرجە دایناوە. هەر نوێژەکە بکەم چەند کەس ئەبینم بەڕاستی بۆ یا گەچ بە دەستی وێتی لێی ناکاتەوە، دەستی تەر نابێ، دەست نوێژەکە دروست نییە. پێغەمبەری خوا وەیل للعەقاب، هاوار و وەیل و جەهەنەم بۆ ئەوانەی پاشنە پێیان ناشۆرن بۆ چڵکی پێوەیە، پیسی پێوەیە، ڕۆنی پێوەیە، گەچی پێوەیە، بۆ یاخی پێوەیە. ئەمە قیاس بۆ هەموو شتەکانی تر بێ زۆر ئاگادەوە بێ. بۆیە دەستخستنە بینی پەنجەکان سونەتە لە ناو نوێژە، لە ناو دەست نوێژە. یان کەسانێک دەستگوێژ نەگرن بە ناوی سونەتی پێغەمبەری خوا مەسح بەسەر گۆرەوی ئاکەن، مەسح بەسەر خوفە ئاکرێت، بەس بەسەر گۆرەوی سەعلەبا ناکرێت. مەسح بەسەر خوفا مەرجی تایبەتی خۆی هەیە، ئەم گۆرەوێ ناگرێتەوە بێت شەرم بێ، یا ئەوەندە قایم بێ کە تۆ دەستی هێنا بەسەریا تەڕایی نەگاتە پێستر بتوانی پێوەڕێکەی. ئەوانەی کە مەسحی گۆرەوی ئەکەن لەسەر نوێژەکانیان یەک نوێژیان دروست نییە، کە دەست نوێژ ئەگری با دەست نوێژەکە تەواو بێ، وەکو ڕافیزە کە قاچی ناشۆرێ قاچەکانم شۆرە، بە گۆرەوی بۆن پیسەوە مەسح مەکە و نوێژ مەکە. ئەمە خلافی سونەتی پێغەمبەری خوایە، پێغەمبەر بەریە لەوە. هەموو جارێ دوو حەدیث لەسەر جەورە بواریدا هەردووکیان شیدەتی زەعیفیان هەیە. خۆشەویستان، اینجا نوێژ ئەەکەی ئاگاو لە جلوبەرگەکەەوە بێ، ئەو جلوبەرگە لە بەری ئەەکەی چۆنە. ڕێزم هەیە گەنجان برای منن بە ئەولادی خۆمیان ئەزانم، بەڵام زۆرێکیان کە پانتۆڵەکەیان لە بەرایە کراسێک یا فالینەیە کە ئەڕۆنە سوجدە پشتیان دەرەکەوێت، دەی ئەوە تۆ سەتری عەورەتی نییە، چونکە لە بینی ناوک و ئەژنۆمە عەورەتە واجبە داپۆشرا بێ. بەڕاستی پشتی دەرەکەوێت، ناوکی دەرەکەوێت، نوێژەکەی دروست نییە، ئەبێ عەورەتت داپۆشرا بێ. زۆر جار باسی ئەمان کردووە. اینجا کە نوێژ ئەەکەی بەڕاستی ئاگاو لە ڕوکنەکانی بێت، چۆن ڕاوەسی، چۆن دەست ئەگری، وە چۆن ئەڕۆیتە سوجدە، چۆن ئەمێنێتەوە لەو سوجدا. پێغەمبەری خوا فەرمێت ئومیرت و ئەفەرمێت ئەمرم پێکراوە سوجدە بەرم لەسەر حەو ئەندام. حەو ئەندام، ئەو حەو ئەندامە لە ئەرزانە بە سوجدەکە بەتاڵە، هەردوو ناولە، هەردوو ئەژنۆ، هەردوو سکی پەنجەکان نەقاچا لەسەرێکدانەی لەگەڵ تەوێڵتا نەک پەرچەمەکە بکەوێتە بەر سوجدەکە و نوێژەکە بەتاڵە. خۆشەویستانە بێ ئاگامان لەمانە بێ، ئەو نوێژە نورە، ئەو نوێژە ئەمانە، ئەو نوێژە سەربەرزیە کە مەرج و شەرتەکانی لەگەڵا بێ، نەک بڵێ با من هەر نوێژ بکەم ئیتر بەڕاستی تر نەجاتمە بێتەوە. نە، ئەو نوێژەی کەوا خەڵات کرا بە ئومەتی ڕەسوول بەو مەرجانە خەڵات کرا، ئەسحابی پێغەمبەر بەو مەرجانە کردیان. خۆشەویستان، اینجا ئەو نوێژانە لە کاتی خۆیان بکەی. ئەفضل الأعمال الصلاة في وقتها إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. جەمع بەهۆی بارانۆ دروست نییە، زۆر جار باسمان کردووە. ئەحادیث جەمع شدەتی زەعیفی هەیە، عولەما هیچیان عەمەلیان پێ نەکردووە. ڕوخسەتێکی شەرعی عولەما دایان ناوە بە کۆمەڵێ مەرجەوە، چونکە حەدیثی بوخاری و موسلیمەیە یەک هەفتە باران باری و پێغەمبەر جەمعیشی نەکردووە. و تەحەدای ئەکبەر واعی دەکەم، یەک حەدیثم بۆ منە پێغەمبەر بەهۆی باران جەمعی کرد بێت. بیدعەیەکی سەیئەیە دایان مەزاندووە و
و زۆرێک لە خەڵکی نوێژەکەی بەتاڵە ئیشا و مەغریب و نیمەڕۆ عەسر بەیەکەوە کاو ئیتر بڕۆ ئیسراحەتی خۆی و کاسبی خۆی و تا وەراڵخونە جا بۆیە ئەبێ ئاگامان لەوە بێت پێغەمبەری خوا ئەفەرمێ لە ئاخر زەمانە ئومەتەکەم ئیلتیزاماتیان بە نوێژە نامێنێ و بەڕێک و پێکی نایکەن حتا ئەمێ 50 پیا و نوێژەکەن خوا نوێژی کەسیان قبوڵ ناکا بۆ یەکەم فقی نوێژیان نییە دووەم لە گوناه نایانگەڕێنێتەوە خۆ مسلمانان زۆرین نوێژ زۆرەکەین بەڵام بەڕاستی فقی نوێژمان نییە زۆرێکی فاتحای ڕەوان نییە زۆرێکی ڕکوع و سوجدەی تەواو نییە پێغەمبەری خوا فەرمێت جارێک کابرایەکی بینی نوێژیە کرد وەکو چۆن قەل دنووکەدا بە ئەرزاد و لە ڕۆی جەنابتان ئاوا پێغەمبەری خوا فەرمی بڕۆ نوێژەکە بکەرەوە نوێژەکەەوە دروست نییە فەرمی بۆ یا ڕەسوڵڵا فەرمووی کە چوویتە سوجدە تۆ زێبۆستە تا ئەڵێی سوبحانە ڕەبی الأعلى وبحەمدی سێ جارێک بەهەرحاڵ گیانە لە حەرەکە بکەوێ کە ئەڕۆیتە ڕکوع بە هەمان شێوە کە ئەڕۆیتە سوجدە بە هەمان شێوە کەواتە تۆی موسڵمان و ئیماندار ئەبێ ئاگاو لەوە بێ بە پەلەپەل مەکە لە حوزوری پەروەردگارای پێغەمبەر ئەمێ کە چوویتە ناو نوێژ دنیا تەلاق دەواز لە دنیا بێنە ئیتر کەواتە تۆ ئێستا مردووی لە حوزوری پەروەردگارای وا بزانە محاسبە و مکاتەبە ئەکرێی خوا حساب و لەگەڵاکە گفتوگۆ لەگەڵ خواکەی ئابۆ شێوازە بێ عیبادەت بکەی نەک لە ناو نوێژەکەتە 1001 معاملە بکەی هەندێکی بەتاڵکەی تۆ وە چی بکەی خەریتە دانەی ئەمە نابێ بەڕاستی ئینسان خەیاڵی بۆ تێ وەسوسەی بۆ دروستە بێ پێغەمبەری خوا کە وەسوسە بۆ هاو بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بۆ ئەوەی کەوا وەسوسەکەی نەمێنێ بۆ ئەوەی کەوا شەیطان لێک تێک نەدا چونکە نوێژی بێ خەیاڵ نوێژێکەوە بەدڵ بکرێ بەڕاستی ئینسان لەزەدی لێ ئەبا یەکێک لە ساڵحین ئەفەرمێت ئەگەر لە بەینی بەهەشت و نوێژە ئیختیار بکرێم بەهەشتە نابژێرم نوێژ هەڵبژێرم بۆ چونکە نوێژ لەزەتی لیقای پەروەردگاری تایە نوێژ لیقای گفتوگۆی پەروەردگاری تایە ئەمانە ئەهلی ئیمان بوون جا خۆشەویستان ئیسرا و میعراجی پێغەمبەری خوا ئەو پەیامە گرنگەی تایە کە نوێژە ئاگاتان لە نوێژەکانتان بێ ئاگامە لە نوێژەکانمان بێ نوێژ بکەن پێش ئەوەی نوێژتان لەسەر بکرێ زۆر کەسێ تا ئیسە نوێژ ناکە گوێی لە بانگە گوێی لە جەماعەتە سبەینی ئەمرن ڕێکی نێتێ مزگەوت هادی حاجی مامۆسا نوێژی لەسەر بکە ئیتر وازانە بەم نوێژەی حاجی مامۆسا ئیتر ئەبێتە ئەڕاتە ئەبێتە قەڵغانێک و لە عەزابی قەبر لە وەڵامی قەبر لە سزای قیامەت ئەیپارێسی نەک حاجی مامۆسا واللهی ئەگەر پێغەمبەری خوای نوێژی لەسەر بکە چونکە پێغەمبەر خۆی فەرمێت نوێژ نەکەر ئەگەر بڕای پێ نەبێت لە دین دەرەچێت ئەگەر بڕای پێ بۆ لە تەمەڵیانێکە بەڕاستی خوا سزای ئەدا لەسەر ئەو نوێژ نەکردنەی ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين وكنا نخوض مع الخائضين وكنا نكذب بيوم الدين حتى أتانا اليقين فما تنفعهم شفاعة الشافعين خوا فرميت أهلي بهشت بأهلي سقر ألان أرى إيوة شيء ويخسنا وسقر جهنموا ألان والله إما لن يشخينان نبوين إما لخير ومندان نبوين ئێمە لە پیاوچاکان نەبووین کە نوێژ سیمای ساڵحان و پیاوچاکانە ئێمە لەوانە نەبووین کە بەڕاستی بڕیان بە قیامەت و قەبر هەبوو ئێمە لە درۆزن و مولحید و بێدینەکان بووین حتا مردن یەقەی پێگرتین و تەختی سەر ئەرزی کردین ئەو کاتەی بەڕاستی فما تنفعهم شفاعة الشافعين تکاو شەفاعەتی یەک شەفاعەت خواز بۆی تەئسیری نییە پێغەمبەری خوای شافعە شەفاعەت بۆ مسلمانەکە مسلمان جەبێ نوێژ بکە کە تۆ نوێژ ناکەی مسلمانی چی ئیمانی چی و دینی چی و تۆ ئەهلی الحاد بووی تۆ پشتیوانی مولحید بووی کەواتە تۆ یەنتە مزگەوت نوێژی لەسەرەکرێت ئەوە لەبەر دەفعی فیتنە نوێژی لەسەرەکرێت ئەو مامۆساڵە با تووشی فیتنە نەبم نوێژی لەسەرەکەم ئەینا قەسەم بەخوا قورئانەکەیش و مامۆساکەی وڵاتە ناو گۆڕەکە قورئانەکەی شەفاعەتی بۆ ناکە مامۆساکەیش بەرشەقەوەن لە قەبرە لەسەرەوەی کە ئەو نوێژ ناکە کەواتە بێ ئاگامان لەوە بێ نوێژکەن پێش ئەوەی نوێشتان لەسەر بکەن خۆیان لە هەموو لایەکمان خۆش بی لە هەموو لایەکمان ڕازی بی لە گوناوە تاوانمان خۆش بی خۆیان لەبەر ئەو پێغەمبەرە نازدارە لە دنیا و لە قیامەتدا سەربەرزمان کەی خۆیان لەبەر خاتی ئەو پێغەمبەرە نازدارە بە خۆمان نابچینەوە خۆیان لەبەر ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم یا ربی خوای استیقامان پێبەخشی لەسەر دینەکەی خۆت لەسەر پەیامی خۆت لەسەر ریسالەی خۆت
لەسەر فەرمانی خۆت لەسەر نوێژەکەت یا ڕەبی خوای گیان لێتە پاڕێنەوە شیفای جەستە و دڵ و دەروون هەموو لایەکمان بی خوایە نوێژەکەمان بکەیتە ئەمانی دڵ و دەروونمان بیکەتە نووری دڵ و دەروونمان بیکەیت کاو شەفاعەت بۆمان یا ڕەبی خوایە بیکەتە سێبەر و چەتری سەرمان لە گەرمای قیامەتە یا ڕەبی خوا لە باوکو دایکمان خۆش بە لە باوکو دایکمان ڕازی بە ئەهلی بەهەشت بن خۆمان و باوکو دایکمان لەبەر سێبەری عەرشی خۆتا عاشر بکەی پەروەردگارە بەر شەفاعەتی پێغەمبەری نازدارمان بکەی پێغەمبەر بانگمان بکا و دەرمان نەکا بەدەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ خوایە بەزەوی بکە ساسی و تەستی و تاریکی و ناڕەحەتی و باریکی ناوگۆڕمان نابێتەوە نوێژەکانمان بکەیتە چرای ناوگۆڕەکەمان پەروەردگارە خوایە ماڵ و ماڵی هەموو لایەکمان ساڵەکەی ماڵ و ماڵی هەموو لایەکمان ئیلتیزاماتی شەرعیان پێپەیاکەی یا ڕەبی خوا لە ڕێبازی تۆ لا نەدەین یا ڕەبی خوا لە ڕێبازی پێغەمبەرەکەت لا نەدەین لە سونەتی پێغەمبەرەکەت خۆت شارەزامان کەی لە شەریعەتی پێغەمبەرەکەت شارەزامان کەی هیدایەتی گەنجەکانمان بی عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمان برنە بە ئیمانەوە زیندومان کەرەوە پەروەردگارە کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلام و ئەخلاقیان بەرێ ویژدانیان بەرێ ڕەحم و سۆز دڵیانەوە بەرامبەر بە میلەتە خوایە ئەگەر قابیل هیدایەتنی هیدایەتیان بە ئەگەر قابیل نین زاڵمن ستەمکارن پشتیوانی زاڵمن لەگەڵ زاڵمان لەگەڵ مولعیدان لەگەڵ بێدینەکانان پێشوازی لە ئەهلی کوفر و ئیلحادەکەن ئەلو کافر و مشریکیان وڵاتی ئەمەوە دژی مسلمانانن یا ڕەبی خواریان قبوڵ نەکەی خوایە هەرچی زاڵمە ناو برد وعدی تۆ ڕاستە وعدی تۆ ڕاستە مەوعیدانەیە لێ کولی ئەجەلین کتاب خوایە ئەم زاڵ مستەمکارانەیشکەوە دژ بە دینی تۆ پەیامی تۆ و میلەتی پێغەمبەرەکەی تۆن پەروەردگارە لێیان قبوڵ نەکەی پەروەردگارە یا ڕەبی خوا لێ دەپاڕێینەوە ئەوەی کەوا داوای دوعای خەیر لە ئێمە کردو ئەگەر نەخۆشیانێ خوا شیفای عاجل و پەلیان بۆ بنێرە منداڵیانە منداڵی ساڵحیان بەرێ منداڵی هەموو لایەکمان ساڵحکەی کێشە و گرفتیان هەیە خوایە بۆیان چارەسەرکەی فەقیرن هەژارن نەدارن قەرزارن خوایە ڕەحمەت زۆرە ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەریانە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارەنە کانی و کارەزەکانمانەوە بتەقێنە لە بەڵاو و باو نەخۆشی پارێزداومان کە سەلامەتمان کە بە تایبەت ئەم نەخۆشی خوایە ئەم نوێژانەمان بگەیتە ئەمان بۆمان ئەم بەڵامان لەسەر هەڵگری و لەسەر ئەرزا لای بێ پەروەردگارە بەجاهی مەقامی ئەو پێغەمبەرە نازدارە و ئەو نوێژەی کەوا لەو میعرازە بۆ پێغەمبەرە و دا و کردو بە خەڵات بۆ خۆی ئومەتەکەی يا ربي خوايان لم وباو نارعتي وباقي بلاو مصيبتك انت باريزا وماك وسلامت معك امين امين. اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.